بەنای خۆی گەورە خۆشەویستان لەوانەیە زۆرێکمان ئەوڵاڵی ئەوە بین کە ئایا ئەو فێنکیەی کە لە کەعبەی پیرۆزە هەیە بەهۆی چییە ئەو ناو کەعبەیە هەمووی فێنکە. من هەوڵەدەم ئەمڕۆ بە شێوەیەکی زۆر کوفت باس لە سیستەمی ساردی نێو کەعبەی پیرۆز بۆیە بکەم. خۆشەویستان لە مەکەی پیرۆزدا واتە لە نێو حەڕەمی پیرۆزدا لە سەرجەم بەشەکاندا سیستەمێک بەکارێت، سیستەمێکی ساردی هەوای ساردی بەستێنرا و بەکار دەهێنرێت کە لە 100% هەوایەکی فرێشە. واتە چی هەوایەکی فرێشە؟ واتە لە 100% هەوایەکی پاکە. ئەم هەوا پاکەش وا ئەکات کە هەموو دانیشتوانی نێو حەڕەمی مەکەی پیرۆز بە دوور بن لە هەموو جۆرە بەکتریا و ڤایرۆسێک. لە سیستەمی HVAC طبعاً بە تایبەتی لە شوێنە گەورەکان بیناو باڵەخانەکاندا کاتێک کە سیستەمی ساردی گەرمی دەئەنرێت بۆ بیناو باڵەخانەکان نسبەتێک لە هەوای گەڕاوە واتە تۆ هەوایەکی سارد داخڵ بە نێو شوێنێکەکەی نسبەتێک لەو هەوایە داخڵەکەیتەوە بە ناو سیستەمەکەت. بەڵام لە مەکەی پیرۆزدا ئەو هەوا گەڕاوە بە هیچ جۆرێک نییە، واتە لە 100% هەواکە هەوایەکی فرێشە، هەوایەکی پاکە وە گوتن بۆ ئەوەی بە هیچ جۆرێک دانیشتوانی نێو حەڕەمی پیرۆز تووشی هیچ جۆرە ڤایرۆس و هیچ میکرۆبێک نەبێت. هەروەک باسمان کرد سیستەمی حەڕەمی مەکە سیستەمێکی تەواو هەوای فرێشە، هەوای پاکە کە هەوای سارد بۆ سەرجەم شتانی حەڕەمدا. طبعاً ئەمەش لە ڕێی دوو وێستگەی سەرەکیەوە بێت کە هەر لە ناو حەڕەم لە نزیک حەڕەمی مەکەی پیرۆزە ئەویش ناوچەی شامیە لەگەڵ ناوچەی ئەجیادە. ئەم دوو وێستگەیە سیستەمی ساردی هەوای بەستێنرا بۆ حەڕەمی مەکە دابینەکەن. ئەم دوو وێستگەیە 500 مەتر لە یەکەوە دوورە، بەڵام شامیە 900 مەتر لە حەڕەمەوە دوورە، هەرچی ئەجیادە 100 مەتر لە حەڕەمەوە دوورە. ناوچەی شامیە طبعاً 120,000 تۆن تەبرید بەرهەمەهێنەیە بۆ ڕەوانەی حەڕەمی پیرۆزیەکە. هەرچی ناوچەی شامیەشە، هەرچی ناوچەی ئەجیادیشە 39,000 تۆن تەبرید بەرهەمهێنە و ڕەوانەی حەڕەمی پیرۆزیەکە. واتە بە کۆی گشتی هەردوو وێستگەکە 159,000 تەبرید ڕەوانەی حەڕەمی مەکەی پیرۆزەکە کە ئەمەش لە ڕێی چەندین ئامێری گەورەوە ئەبێت. بۆ نمونە یەکێک لەو ئامێرە گەورانی کە بەکارێت بریتیە لە چیلەر یونت کە لە وێستگەی شامیە نزیکەی 24 چیلەر بەکار دەهێنرێت. هەر چیلەرێک تواناکەی نزیکەی 5,000 تۆن واتە 24,000 پێنجەکەی 120,000 تۆن. ئەمە وێستگەی شامیە کە ڕەوانەی حەڕەمی پیرۆزیەکە. ناوچەی ئەجیادیش 3 چیلەرە کە بە هەر سێکیان 39,000 تۆن تەبرید بەرهەمەهێن و ڕەوانەی حەڕەمی پیرۆزیەکە. ئەمە شتێک بەبیری ئەوەی خۆشەویست بهێنمەوە کاتێک کە داخڵ بە حەڕەمی پیرۆزی مەکەی ئەبیت هەوایەکی زۆر زۆر سارد و فێنک هەستی پێەکەی کە ئەمەش لە ئەنجامی ئەو سیستەمە ڕێکەی کە دیزاینێکی زۆر زۆر تەکمیلە و زۆر جوان و ڕێکوپێکی بۆ کراوە کە دابەش کراوە بۆ سەرجەم بەشە جیاوازەکانی مەکەی پیرۆزی. هەروەک باسمان کرد ئەو تەبریدە بۆ بڕی ئەو لۆدەی کە بۆ حەڕەمی پیرۆزی مەکە دابین کراوە بریتیە لە 159,000 تۆن تەبریدی. ئەگەر ئێمە ئەمە بۆ زمانی قسە بکەین بە جۆرێک قسە بکەین کە خەڵکی لێمان تێبگات، ئەم 159,000 تۆن تەبریدە بەشی 15,000 شوقا وەکوە تۆ 15,000 شوقا بێنیت شوقەی مامناوەن سیستەمی ساردی بۆ دابین بەشی هەر هەمیانەکە. حەڕەمی مەکە 159,000 تۆن تەبریدی بۆ دابین کراوە. بەڵام ئەم تۆن تەبریدەش بە شێوەی جیاواز دابین کراوە. وەگوتم بەڵام ئێمە ئاوە ساردەکە لە ڕێی چیلەر یونتەوە دابین نەکرێەوە. گوتم لە ناوچەی شامیە 24 چیلەرمانەیە، هەر چیلەرێک 5,000 تۆنە و لە ناوچەکەی تر ناوچەی ئەجیاد ئەویش بە هەمان شێوە
سێکی لەریتایە کە 39,000 تۆن تەبرید بەرەمێنێ بە کۆی هەردووکیان 159,000 تۆن تەبرید بەکارهێنن و ڕەوانەی حەڕەمی پیرۆزێکە. ئەمە لێرە باز لە شتێکی زۆر گرنگ کە ئەویش سیستەمی دەکتینە کە هەواقی پێ ئاگوەزرێتەوە کە لە پشتی منەوە دیارە طبعاً بە شێوەیەکی زۆر جوان دیزاینی سیستەمی دەکتینەکەی بۆ کراوە کە ئەبینن بە شێوەی سەقفیە. ئێستا ئەمەی کە ئەبینن ها سەقفەکاندا نەنراوەتەوە و بە هێدەرێکی گشتی هاتووە دواتر لقی لێ وەرگیراوەتەوە بۆ سەرجەم بەشە جیاوازەکان. یعنی ئەگەر یەکێک لە دەرەوە بێتە ژوورەوە نابۆ ناو حەڕەم لە دەرەوە کە لە ئێستا ئەم ڤیدیۆ تۆمارەکەین لە دەرەوە پلەی گەرمی لەسەر و 35 پلەی سەدیەوەیە و لە هەرەمی کوردستان پلەیەکی گەرمی زۆر دابەزیەوە بارانێکی زۆرە بارێت. بەڵام لە ناو مەکەیە پلەی گەرمی لەسەر و 35 پلەیە. بەڵام کاتێک گەیتە ناو حەڕەمی پیرۆزی مەکەن ئەو پلە گەرمیە بەهۆی ئەوەی سیستەمێکی ساردی زۆر تۆکمەوە و دیزاینێکی زۆر جوان بۆ سیستەمە ساردەکە کراوە پلەی گەرمی بەڕادەیەک نزمە بێتەوە بەڕادەیەک سیستەمی ساردیەکە یعنی ژمارەی دانیشتوانەکان ئاسوودە ئەکەن بەو فێنکەی کە دابین کراوە کە دا ئەبەڵزێت بۆ 7 پلەی سەدی کە ئەم 7 پلەی سەدیەش یعنی نزیکە بێتەوە لە ڕادی بەستن. یعنی تۆ بە تایبەتی لەو ناوچەی سەفا و مەڕوا ینی بەڕاستی پلەی گەرمی بەڕادەیەک نزمە ئەڵەی لە ناو سەلاجیان هێندە سارد لەبەرەوە ئەمیش ئەگەڕێتەوە بۆی ئەو دیزاینە جوانەی کە لە ناو سیستەمی حەڕەمی پیرۆزی مەکە دیزاین کراوە. ئەمە کورتەیەک بوو دەربارەی سیستەمی ساردی